کاتێکە ڕق و کینەی خۆت دەخۆیتەوە فکری ئەوە نەکەیتەوە ئەوە بە بیرتانەیە کە تۆ زەرەرت کرد، تۆ زەعیف بووی، تۆ لاواز بووی، شەخسیەتی خۆت دابەزاند. تەنەزولکردن بەڕاستی ئەگە لەبەر خاتری خوا بێ بەرامبەر کەسێکی هەڵەکار تەنەزولکردن هیچ تەنەزول نییە، بەڵکو بەرزبوونەوەیە. خۆمان پێڵێن تەنەزول واتە دابەزین، بەڵام خۆی لە ڕاستیە بەرزبوونەوەیە، تەنەزول نییە، بەڵکو تەرفیعە نەک تەنزیل. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح ترغیبە: ما من جرعة أعظم عند الله من جرعة غيظ كظمها عبد ابتغاء وجه الله. هیچ خواردنەوەیەک نییە، هیچ واتە ڕق و کینە خواردنەوەیەک چۆن ئینسان شتێک دەخواتەوە، هیچ خواردنەوەیەک نییە بەقەت ئەوە لای خوا گەورە بێت، خۆشەویست بێت کە ئینسان لەبەر خاتری خوا ڕق و کینە و تووڕەیی خۆی بخواتەوە. کەواتە گەورەترین کردەوەیە کە تۆ ئەنجامی بدەی لە دوای فەرزەکان ئەوەیە کە تۆ لەبەر خاتری خوا ڕق و کینە و غەزەبی خۆت بخۆیتەوە بەرامبەر بە کەسێک لەبەر خاتری خوا، کەواتە لای خوا تۆ زۆر گەورە دەبی کاتێککە لەبەر خاتری خوا ڕق و کینەت خواردەوە بەرامبەر بە کەسی هەڵی بەرامبەرت کردووە. ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ برهەکەت عەفووکە، لێی ببوورە، چی سوودێک بە تۆ ئەگەیەنێ لە ڕۆژی قیامەتە براکەت خوا عەزابی بدا، براکەت خوا عەزابی بدات، چی سوودێک بە تۆ دەگەیەنن؟ نمونەیەکتان بەدەهێنمەوە، کەسێک لەم دنیای تۆ ڕق لێیەتی، حەزە پێی نییە، ئەڵێ گردنی ئازا ناکەم، ئەگە بیێنە بەرچاو دڵێن فڵان کەس ئەوە 5 لیتر 10 لیتر بنزین ماکردە ملی فڵان کەسە، گردنی ئازاکە یا شقارتێکی بێورین یا چرخێکی بێورین، قەنەعەتم وایڵی گردنی ئازابی مەی سووتێن گوناح. دەی چی ئیسفادەیەکی کابرا لەوانەیە بەهۆی ئەوەی کە تۆ عەفووی ناکەی بڕاتە جەهەنەمەوە. دەی عەفووی کەی ئینشاءڵڵا لێ بوردە بە بەرامبەر بە خەڵکی لێ بوردە بە، زڵمی لێت کرد ئەتوانی دوعای لێ بکەی، ئەتوانی لێشی خۆش بی، بەڵام بۆت نییە جوێنی پێ بدەی، بۆت هەیە دوعای شەڕی لێ بکەی، کەسێ زڵمت لێ بکە، دروستە، دروستیشە گردنی ئازاکەی بۆ خۆت ئازاتی. جا بۆیە ڕق و کینەی خۆت بخۆرەوە بەرامبەر بە خەڵکی کە غەڵەتێ بەرامبەرت دەکەن، بە تایبەتی کەسێک کە خۆشەویستی تۆیە لەگەڵ تا ئەژی